دیارە دوای وتارەکەی دوێنێی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکان بە ئامادەبوونی کاندیدەکانیش پێشکەشی کرد. دیارە لەو دوای ئەو وتارەوە کاندیدەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر پەیامی جیاوازتریان هەیە، ڕەنگە پێشووتریش پەیامی دیکەیان هەبوو بێت، بەڵام ئێستا لە دوای وتارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی جیاوازتریان هەیە. جا من هەوڵە دەم لەگەڵ خۆیان قسە بکەم. شکور مەلابەکر لەگەڵم دەبێت کاندیدی ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر بۆی بزانم پلان و بەرنامەی ئەوان چییە. کاک شکور سڵاوت لێبێ. دوای وتارەکەی دوێنێی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی ئێوە چۆن جیاوازتراوە، بە چ شێوەیەکی دیکە لەگەڵ دەنگدەرەکانتان پەیامێک ینی پەیامەکانتان بە شێوەیەکی دیکەی جیاوازتر ئاراستەی دەنگدەرانتان دەکەن؟ سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان، بەیانیتان باش، بەیانی کورتسات باش. من پارێزەر شکر بەکر تاهر ناسراوم بە شکر مەلابەکر کاندیدی ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بێگومان خۆتان دەزانن دوێنێ پەیامەکەی جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی گشتگیر و واضح بوو لە بۆ هەموو خەڵکی کوردستان و بە عێراق کوردستان بە تایبەتی و بۆ هەموو عێراقیش بوو. و جەنابی سەرۆک بافڵ جەختی لەسەر خزمەتکردنی هەموو چین و توێژەکان کردەوە بە توێنی گەنجان و بنەماڵەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و زیندانیانی سیاسی و بۆ زیاتر کە چونمان بۆ بەغدا بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەغدا بێتن. کاری جدی باشیش بکەین لەسەر ئەو کارانەی کە لە دەستور هاتووە لە پارێزگاریان لێ بکەین بۆ مافەکانی گەلی کوردستان. زۆر باشە. دوێنێ باسی لەوە کردوتی چاوم لێتانە بە تایبەتی پەیامێکی ئاراستەی سەرجەم کاندیدەکان کردوتی لەمە دووە لە بەغدا کە دەستنە بەغدا ئاگام لێتانە و ئەملا ئەولا نەکەن. ئێوە تا چەند دڵخۆشن بۆ بڕیارەکە سەرۆکێک بەو شێوەیە چاودێری ئەو کاندیدانە بکات کە دەردەچن و دەبنە پەرلەمانتار لە عێراق؟ خۆی ئەوە جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەلالەت لەوەی لە خاچی بوونی خۆی دەکاتن و لە جەخت دەکاتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات خەمخۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە لە بودجە لە قوتی خەڵک لە پاراستنی خاچی پیرۆزی کوردستان و بۆ ئێوە ئێمە نێری تەوسیەمانەکاتن بچین بۆ بەغدا زیاتر لەوە خاچی تر بین و خزمەت بکەین تایبەت بی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراقیش هەروەها. کاک شکور جگەلەوە دوێنێ پەیامەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازتر بوو. لە ماوەی ڕابردوو بەشێکی زۆر لەلایەنە سیاسیەکان بە شێوازێکی دیکە پەیامیان پێشکەش کرد. پەیامەکەی دوێنێ سەرۆکی یەکێتی چۆن بوو بە بۆچوونی ئێوە؟ پەیامەکەی جەنابی کاک بافڵ دوێنێ ئەوە بوو پەیامێکی زۆر هێمنانە بوو، زۆر لە خۆ بردووانە بوو و هەدەفی جەنابیان ئەوە بوو کە کاری جدی بکرێ بۆ تەنها بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. باشە جگەلەوە ئێوە پەیامتان بۆ گەنجان چیە؟ چونکە دوێنێ سەرۆکی یەکێتی زیاتر بە شێوەیەکی دیکە چەند جارێک ناوی گەنجانی هێنا کە وەکو میراتگرەوەیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی دەبێت کە ئەوان ینی دەتوانن گۆڕانکاری زۆر بکەن. بێگومان خۆتانەزانن چینی گەنجان هێز و بازووی هەرێمی کوردستانن. ئێمە بتوانین زیاتر خزمەت بکەین بۆ گەنجانمان و زیاتر بەرەو کاری باشیان بکەین بۆ بەرەو پێشچوونی گەنجانمان و ئێمە لە داهاتوودا لە پەرلەمانی عێراق کاری باشیان بۆ دەکەین، کاری چاچیان بۆ دەکەین وەکو جەنابی کاک بافڵ فەرمووی. دەستەکان خۆش بێ کاک شکور. دەست خۆش بێ. بەڵێ ئاکام سانە ئەوە جێبیست بوون ئەمە پەیامی یەکێک لە کاندیدەکانی بازنەی هەولێر بوو کە لە دوای پەیامەکەی دوێنێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو میوانەکەشم باسی کرد پەیامێکی جیاوازتر بوو لە پەیامەکانی دیکە لەگەڵ پەیامی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی دیکە بۆیە ئەوانیش ینی ئێستا لە دوای پەیامەکە بە شێوەیەکی دیکە کار دەکەن، هەوڵ دەدەن زۆرترین دەنجی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەنەوە.